ئێستا ئێمە لە مەڕاستیمێکی تری وەرگرتنی بڕێکی زۆری دەرمانی پێویستین لەلایەن کارگەی ئاو مێدیکا یان کۆمپانیای ئاو مێدیکا بۆ وەبەرهێنانی دەرمان لە هەرێمی کوردستان پێشکەشی وەزارەتی تەندروستی کردووە بۆ نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان کە بریتە لە 11 جۆر لە جۆرە جیاوازەکانی دەرمان و بە بڕی 39,000 پاکەت و دواتر لەسەر هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دابش دەکرێت لەلایەن کۆگای سەرەکی وەزارەتی تەندروستیەوە. ئەمە بەشێک لەو دەرمانانە چەند بابەتێکیان بەکاردێت و لە پرۆتۆکۆلی چارەسەرکردنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید 19 بەکاردێت لە نەخۆشخانەکان ئێستا کە ئەوانش لە ئەنتیبایۆتیکانی ئریترۆمایسین و ئەزیترۆمایسین و پەرازار و هەندێک دەرمانی تری پاڵپشتیکاری تێدایە کە بۆ جگە لە کۆرۆناش وە بە پاڵپشتکار بۆ کۆرۆنا بەڵام بۆ نەخۆشیەکانی تریش بەکاردێ. ئێمە ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژانی پێشوو کە لەلایەن بەخشەرانەوە یان کۆمەک بەخشانەوە ئەم هاوکاریە وەردەگرین وێڕای ئەوەی کە سوپاس و ڕێز و ستایشی ئەم هەست بەرزیە دەکەین و ئێمە جارێشتر سوپاسی کۆمپانیای ئاو مێدیکا دەکەین کە ئەم کۆمپانیایە وەکو کارگەیەک و کۆمپانیایەکی خۆماڵی بۆ وەبەرهێنان و دروستکردن و بەرهەمهێنانی دەرمان لە هەرێمی کوردستاندا یەکەم جاریان نییە سوپاسیان دەکەین. چەندین جارە تەنانەت لە ڕۆژانی دژواری شەڕی نەگریسی تیرۆرستانی داعش هاوکاری وەزارەتی تەندروستی هاوکاری وەزارەتی پێشمەرگە و هەروها تیمەکانی فریاگوزاریان کردووە. بە هەمان شێوە لە کاتی هاتنی ئاوارەکان و پەناهەندەکان لە هەرێمی کوردستان هاوکاری و پاڵپشتی وەزارەتی تەندروستی بوونە.